سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم دووبارە گەڕامەوە لاتان لە بەرنامەیەکی نوێی ڕەنگەکان. وەکە زانن کە بەرنامەکەمان هەمیشە وێنەی جوان و کاری دەستی جوان پێشکەش بە ئێوەی ئازیزەکە. بۆ ئەم بەرنامەیەش وێنەیەک و کارێکی دەستی نوێم بۆ ئێوە ئامادە کردووە کە هیوادارم سوودی لێ ببینن. کەرەستەکانتان ئامادەکەن هەتا کۆتایی بەرنامەکە لەگەڵ مابن بۆ ئەوەی هەنگاو بە هەنگاو وێنەیەک و کارێکی دەستی زۆر جوان بکێشین. سەرەتا لە وێنەکەمانە ئەمڕۆ وێنەی داینەسۆرێکم بۆ ئامادە کردوون. جا دڵنیام ئێوە بە وێنە داینەسۆرتان بینیوە کە چۆنە. ئێستا من دووبارە وێنەیەکی ترتان بۆ دروست دەکەم کە بزانن داینەسۆر شێوەکەی چۆنە و چۆنیش دروست دەکرێت. پێویستمان بە کاغەزێکی سپیە بێت وەک هەمیشە، هەروەها ماجیکێکی ڕەنگی ڕاش، یەکەم جار چی ئەکەین؟ ئێستا پێتان ئەڵێم کە چۆن دەستەکەین بە کێشانی وێنەی داینەسۆرەکەمان. لێرەوە هێڵەکەمان دەست پێکەین، ئەبەم شێوازە ئەنجا لێرەوە شاخی داینەسۆرەکەمانە کێشین وەکو شێوەی سێ گۆشە. لێرەشە دانی داینەسۆرەکەمانە کێشین بە هەمان شێوە بە سێگۆشەیی وەکو شێوەی سێگۆشە. پاشان لێرەیە چاوی داینەسۆرەکەمان دروست دەکەین. پاشان پێویستمان بە ڕەنگی سەوزە بێت کە من بە قەڵەمی دار بڵین بە قەڵەم بۆیە ڕەنگی یەکەم وێنەکەم داینەسۆرەکەمان سەوزەکەین. بەم شێوەیە هەموو لەشی داینەسۆرەکەمان بە ڕەنگی سەوز ڕەنگ کرد. ئێستا پێتان ئەڵێم بەشەکانی تر چ ڕەنگێکەکەین. کە ڕەنگە سەوزەکەمان تەواو کرد پێویستمان بە ڕەنگی زەرد ئەبێت. ئەم بەشەی تر کە لێرەمەوە ڕەنگی زەردیەکەین. بە هەمان شێوە بە یەک ئاراستە قەڵەمەکەمان بەکارێنین بۆی کە وێنەکەمان ناشرین نەبێ و هەروەها ئێوە ئەزانن کە نابێت لە هێڵەکەشمان دەربچین. هەموو ئەم بەشەی تر کەماوە ڕەنگی زەردی بۆ بەکارێنین. بەم شێوەیە ئەم بەشەشمان بە تەواوەتی کرد بە ڕەنگی زەرد. دواتر پێویستمان بە ماجیکە ڕەنگە ڕەشەکەمان ئەبێتەوە بۆ ئەوەی کە چەند هێڵێک لەسەر ئەم بەشە زەردە بکێشین کە ئەوەشتان پێڵێم چۆنەیکەن. کە ڕەنگە زەردەکەمان تەواو کرد بەم شێوەیە بە ماجیکە ڕەنگە ڕەشەکەمان چەند هێڵێکی بۆ ئەکێشین لەسەر ئەم بەشەی کە ڕەنگی زەردمان بەکارهێنا بوو. دواتر پێویستمان بە ماجیکێکی ڕەنگی سوور ئەبێت
بۆ ئەوەی ئەم بەشەی ئێرە کە ماومانە ڕەنگی سووری بکەین. هەموو ئەم سێ گۆشانەی کە کێشاومانە لە سەری داینەسۆرەکەمان ڕەنگی سووری تیا بەکارێنین. بەم شێوەیە هەمووی ڕەنگی سوورەکەین وەگوتم کە نابێت لە هێڵەکە بهێنینە دەرەوە ڕەنگەکەمان بۆی کە وێنەکەمان ناشرین نەبێت. هەروەها ئەتوانن هەر بەم ڕەنگە سوورە لێرەیە زمانی دایناسۆرەکەش دروستکەن. وێنەی دایناسۆرەکەشمان کۆتایی هاو بینیتان لە سەرەتاوە تا کۆتایی کە چۆن دروستم کرد پێویستمان بە کاغەزێک بوو لەگەڵ چەند پێنووسێکی ڕەنگاوڕەنگ بۆ کێشانی وێنەی دایناسۆرەکەمان. وێنەکەمان کۆتایی هاو لەگەڵ مابن بۆ بڕگەی دووەممان کە کاری دەستیە کارێکی دەستی زۆر جوانیشم بۆ ئامادە کردوون. فەرموون. دووبارە سڵاوتان لێبێ. گەڕام وڵاتان لە بڕگەی دووەممانە کە بڕگەی دووەم کاری دەستی بوو. اینجا لەگەڵ مابن با بزانم چیتان بۆ دروستەکەم. من ئەمڕۆ وێنەی دارپرتەقاڵێکی زۆر جوانتان بۆ کێشم بەڵام بە کاری دەستی. چۆن بە کاری دەستی؟ پێویستمان بە کاغەزێکی ڕەنگی پرتەقاڵی ئەبێت کە من بەم شێوەیە ئامادەم کردووە پێشتر ئێوە دەتوانن بەم شێوە ئامادەی بکەن کە بە شێوازی خڕخڕ هەمیمان بڕیوە چەندانەیەکی لێ ئەبڕین کە دانەکان بە پێی ئارەزوی خۆتانە کە هەر چەندێکتان بێتوانن ئەوەنە دروستکەن. من چیەکەم کاغەزێکی شینە هێنم کە حەسان لە هەر ڕەنگێک بێتوانن ئەو ڕەنگە بەکاربێنن بەجارە پرتەقاڵەکانمان بەرینە ئەولا. ڕەنگێکی قاوەییمان پێویستە بێت بۆ ئەوەی قەدی درەختی پرتەقاڵەکەمانی پێ بکێشین. ئەم جاریان لە خوارەوە دەست پێ ناکەین لە بەشی سەرەوەی وەرەقەکەمانەوە دەست پێکەین. هەر بەم ڕەنگە قاوەیە لقی ئەو درەختەی کە کێشاومانە پڕێکەینەوە بە ڕەنگی قاوەیی. بە یەک ئاراستە هەمووی ڕەنگ ئەکەین. دواتر پێویستمان بە کەتیرەیەک ئەبێ بۆ ئەوەی ئەم پرتەقاڵە جوانانەی کە بڕیومانە بە درەختەکەیوە بنووسێنین. کەمێک کەتیرە ئەین لە پشتی وەرەقەکەمان ئاواهی لێرەی دانێ بە هەمان شێواز ئەمانەی تریش دانەین لەسەر لقی درەختە جوانەکەمان. ئێوە ئەتوانن پرتەقاڵەکان بە بچووکتریش بکێشن و هەروە ئەتوانن بە گەورەتریش بیکێشن بە دڵی خۆتانە چۆنتان حەز لێ بوو ئەتوانن بەو شێوەیە پرتەقاڵەکانتان دروستکەن.
دقایق چاوەڕێ ئەبین هەتاوەکو کە تیرەکەی کە بەکارمان هێناوە وەرەقەکەمان ئەگرێ بەیەکەوە. دواتر پێویستمان بە ماجیەکی ڕەنگی سەوز ئەبێت وەکە زانن هەموو درەختێک گەڵاکەی ڕەنگی سەوزە. چەند گەڵایەکی سەوزە کێشین بۆ درەختەکەمان. بەم شێوازە دارپرتەقاڵێکی زۆر جوانمان دروست کرد. دارپرتەقاڵەکەمان کۆتایی هاو کە کارێکی دەستی زۆر جوان بوو بە بەکارهێنانی وەرەقەیەکی پرتەقاڵی هەروەها چەند پێنووسێکی ڕەنگاوڕەنگ دارپرتەقاڵێکی زۆر جوانمان دروست کرد. لەگەڵ مابوون تا کۆتایی کە چۆن دروستم کرد بێگومان ئێوە زۆر زیرەکن و ئەزانن کە چۆن بە جوانی دروستی بکەنەوە. بەرنامەیە ئەمڕۆشمان بەم شێوەیە کۆتایی هاو. هەتاوەکو بەرنامەیەکی تر من بەخواتان ئەسپێرم و هیوادارم کە سوودی لێ ببینێن. خواتان لەگەڵ.